سلام کاتتان باش بەڕێزان ژینۆ مەحەمەدم لە کوردستان 24ەوە لەگەڵتان نەبین ئەم شەو دیبەیتێکی تایبەت پێشکەش دەکەین ئەو دیبەیتە باسی چی دەکات باسی ڕۆڵی میدیا دەکات لە هەرێمی کوردستان یاخود دۆخی میدیا لە هەرێمی کوردستان بۆچی ئەم بابەتەمان هەڵبژاردووە وەک دەزانن سبەی ساڵیادی دامەزراندنی کوردستان 24 کە 7 ساڵ لەمەوبەر کوردستان 24 هاتە نێو کایەکەوە و دەستی کرد بە کارکردن بۆ ئەوەی خزمەتێکی زیاتری بواری ڕاگەیاندن بکات و پەیامی ڕازگۆیانە و ئاشتیانە و متمانەدان زیاتر بدات بە بوارەکە و بیگەێنێتە هاوڵاتیانی و پەیامی کوردستان 24 پەیامی نیشتیمانی و نەتەوەییە کەواتە ئێمە لە کوردستان 24ەوە ئەم ساڵیادە بە دەرفەتە زانین بۆ ئەوەی گفتوگویەکی کراوە بە شێوەیەکی گشتی لەسەر ڕەوشی میدیا لە هەرێمی کوردستان بکەین هەر بۆیە ئەم شەو ئەم بابەتەمان دیاری کردووە و پرسیاری زۆرمان هەیە بزانین ئاخۆ ئێستا ئەم دۆخەی دەگوزارێت لە ڕووی میدیاییەوە چۆن پێناسە دەکرێت و لە هەمووی گرنگتر بەکێ دەوترێت ڕۆژنامەنووس و کاری حکوومەت چیە لە ڕێخستنەوەی میدیا و کاری میدیاییدا کەواتە میوانەکانم دەناسێنم کۆمەڵێک میوانی باشمان لەگەڵدایە گفتوگوی زیاتری ئەم بابەتە دەکەم بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر سالار عوسمان بریکاری وەزارەتی ڕۆشنبیری لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە بە سوپاسەوە هەروەها بەڕێز ئەحمەد زاویتێیی بەڕێوەبەری گشتی کوردستان 24 بەخێر هاتن سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان هەروەها میوانیشمان هەیە لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە بەڕێز ڕەحمان غەریب ڕێخەری سەنتەری میترۆ لەگەڵ بەڕێز دکتۆر کاروان عەلی مامۆستای زانکۆ لێرەوە سڵاویش بۆ ئەوان سوپاسانەکەین کە ئامادەن لەگەڵمان زۆر بەخێر بێن بەڵێ دکتۆر سالار لە جەنابتەوە دەست پێکەم سوپاس بۆ ئەوی کە ئەم شەو لەگەڵمانەوە وەکو باسمان کرد سبەی ساڵیادی کوردستان 24 و بە دەرفەتمان زانی کە ئەم ساڵیادە بکەینە مینبەرێک یاخود دەرگایەکی دیکە واڵا بکەینەوانێ بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ڕۆڵی میدیا لە هەرێمی کوردستان چونکە بۆ خۆتەزانی ئێستا زۆر باز لەواگرێت کە جۆرێک لە فەوزا دروست بووە دێمە سەر پرسیارەکان زۆر بە کورتی با یەکەم جار لەوە دەست پێ بکەین بزانین کێ دەبێتە ڕۆژنامەنووس لە فەرهەنگی حکوومەتدا کێ دەڵێن ڕۆژنامەنووس ئێوە کولایانی حکومی بەڵێ دەستپێک زۆر سپاس ژینۆخان پیرۆزبایی لە کوردستان 24 دەکەین و مێدەوارین تەمەنی پڕبەخش و داهێنان بێت سڵاوم هەیە بۆ هەواڵانی بەڕێزم ڕۆژنامەنووسی بەناوبانگ کاک ئەحمەد زاوێتەیی برای خۆشەویستم کاک ڕەحمان غەریب و مامۆستای ئازیز دکتۆر کاروان حورمەت و ڕێزم بۆ بینەرانی خۆشەویست پرسیارێکی جددیە بەڕاستی من پێم وایە دەبێ هەموو ڕۆژێ پرسیارە لە خۆمان بکەین چێ ڕۆژنامەنووسە ئایا ئەم فەوزایی لە فەزای گشتی کوردستان دەگوزارێ کە ڕۆژنامەنووس بکەرێکە لە بکەرە هەرە پرجوڵەکان شوێن بۆ وەڵام و بەرسەوی ئەم پرسیارە پێم وایە دەبێت لە ڕووی یاساییەوە گەنگەشەکە بکەین و بینە ناو بواری ڕیالیست و پراکتیکیشەوە لە ڕووی یاساوە ئێمە یاسامانێ یاسای کاری ڕۆژنامەنووسی لە کوردستان ئەو کەسێک کە لە دەستگایشە ڕاگەیاندن ممارەسەی کاری ڕۆژنامەنووسی بکە و ئەندام بێ لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و بتوانێت فعل کردە ئەکتێکی ڕۆژنامەنووسی بکە ئەوە ڕۆژنامەنووسە بەڵام ئێمە لە ڕووی ریالیست وەکو دەڵێن لە ڕووی واقع یا لە ڕووی پراکتیکیشەوە ئێستا لە سەردەمی گلۆبالیزم لە سەردەمی سۆشیال میدیا میدیای کۆمەڵایەتی هاوڵاتیش میدیاکارە ئەم چەمکەیە دەبێت زۆر بەسەری هەڵوەستە بکەین لە بینی دوو کەوانە هاوڵاتی میدیاکار ئەو هاوڵاتی لە گوندەکەی خۆی لە ماڵەکەی خۆی لە نێو سیارەکەی خۆی دەتوانێت دەغ بڵاو کاتەوە دەتوانێت پەیف کاریگەری باندۆر وێنە جیاوازیەکان لە ڕووی یاساییەوە هەر کەسێک کاری ڕۆژنامەنووسی لە دەستگایەکی ڕاگەیاندن بکات ئەمە ڕۆژنامەنووسە بەو مەرجەی ئەوە دیدگای منە و دیدگای حکوومەتی هەرێمی کوردستانیش بەردەوام لەگەڵ ئەوەی ئازادی کاری ڕۆژنامەنووسی زۆر فراهم کردووە و ئێستا دێنە سەرەوەی کە ئایا فراهمکردنی ئازادی ڕۆژنامەنووسی بەبێت تێگەیشتن لە ئازادی بەبێت تێگەیشتن لە وڵات بەبێت تێگەیشتن لە هەڕەشەکان ئەم بابەتە چۆن تەنزیم بکەین باسکە دکتۆر بەبێ فراهمکردن لە تێگەیشتن لە ئازادیەکانی نیشتیمان و خاک و نەتەوە و پەیامە پیرۆزەکان ئەم ئازادیت چۆن بەرجەستە بکرێت من پێم وایە بەر لە ئازادی چەمچێکەیە پێی دەگوترێ هۆشمەندی دەبێت کۆمەلگاکان هۆشمەندیان بەرز بێ اینجا بین جارێک کە ئازادی لەگەڵ ئەم هۆشمەندەیە پێکەوە تۆ پێت وایە ئێستا ئازادی تەواوەتی هەیە بۆ ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان چونکە هێشتا گلەیی هەیە ئازادیەکی باش هەیە بۆ ێشە سیر دەکەی گەنجێک لە گوندەکەی خۆی لە ماڵەکەی خۆی بە دەرەجەیەک ئازادە پڕ دەداتە پیرۆزیەکان ناوی ماڵباتەکان دێنێ و تەنانەت تەجاوز دەکاتە سەر حقوقی ژن بە نمونە ئەمانە هەر هەمووی
ئەگەر دیقەت دگرین ئەوەیە کە لە کوردستان ئازادێکی زۆر هەیە بەڵام هۆشمەندی بەکارهێنانی پەیڤ و وێنە و ڕنگ و دەنگ لەو ئاستەنیە بۆیە من پێم وایە ئێمە هەڵەیەکی مێژوویمان کردووە هەڵەکەژەوەیە لەکوێ ئێمە گەلێکی ستەمدیدا لە دوای ڕاپەڕینەوە هاتین بەسەر ئازادیدا کەوتوین بەڵام تربی ئازادیمان هۆشمەندیمان هاوتەریب نەڕۆیش لەم بابەتە بۆ نمونە واتە زوو بوو بۆ ئازادی بۆ نمونە مۆبایلێک لەدەست کچێکە سوۆشیال میدیا لەدەست گەنجێکی کوڕە بەڵام ئێمە پەروەردەی ئەم کچە و ئەم گەنجە کوڕەمان کرد بۆی باش بەکاری بێنێ سنوورەکان نەبەزێنێ وڵاتی خۆی ببینێ ئازادی گەنج و ژن و وڵات و نیشتیمان و ئایندەی ئەم گەلە قوربانی دەرە هەمووی ڕەچاو کە ئینجا پەیڤەکەی بنووسێ لێرەدا من پێم وایە تووشی زۆرێکە هەڵە بووین بۆ ئازادیمان زۆر خستەنێ و ماڵبات هزر تێگەیشتن زەهنیەت پەروەردە کاروبار بەڵام نەمان کرد بەوەی کە هۆشمەندێکی باشی لەگەڵ دروستکەین و بیخینە ناو قوانینی ئەم وڵاتە ئێستاش ئێمە گەنجێک ئەگەر لە پەیجەکەی خۆی لە ئەکاونتەکەی خۆی سوکایەتی بە کێکۆشەرێکی ئەم وڵاتە بکە درۆیەک هەڵبەستێ باشێک بک بە شاش ئافرەتێک بخاتە بەردەم بەرپرسێتی کۆمەڵایەتی قانونێکمان نییە چونکە ئێستا قانونی سوۆشیال میدیا یا قانونی میدیای دیجیتالیمان نییە ئەو یاسای کاتی خۆی هەیە کە پێی دەڵێن یاسای کاری ڕۆژنامەنووسی لە کوردستاندا کلێنی زۆر تایە ئەگەر لە من بپرسی بۆ کلێنی تایە ئێستاش دەڵێم ئەو کاتێک کامی یاسای هاتە پەرلەمان بەشێک لەو خەڵکێک کە ئێستا پۆپۆلیزمانە قسە دەکەن وڵاتیان بە ئاقارێک خراپ دابرد بە تامی سیاسی هاتە ناو ئۆرگانەکانی مەدەنی بە تامی حزبی شکانی یەک هاتە ناو ئەو بوارە گرنگە کە میدیایە ئەو وەختە نەیانهێش سەرۆکی هەرێم بە وردی لەبەر خاتری ئەوان هینەکەی ڕەفز کردەوە یاساکە و بەدری ڕۆژنامەنووسانی کرد ئەو کاتە ئەوان نەیانهێشت ئێمە هەمومان مناقەشەیەکی ساغڵەم بکەین لەکوێ پێویستە باش بیر بکەینەوە وڵات ببینین لەکوێش پێویستە کاری ڕۆژنامەنووسی باش بڕێ بۆچی حکوومەت و سەرۆکی هێرم بیری لە زەڕوریەت و یاخود گرنگی یاساکە نەکردەوە بۆ خەڵک بۆچی چوە ژێرباری ئەو هەڵایی کە تۆ باسیەکەی ناوت ناوە هەڵا دیسان دەڵێم ئەو کاتە گەنگەشەیەکی سیاسی بڕێوە چون نەک میهەنیانە باش سەرۆکی هەرێمیش جەنابی کاک مەسعود بارزانی زۆر بە خەمی ڕۆژنامەنووسان و ئازادی بیر و ڕاو و سمعەی هەرێمی کوردستانەوە بوو بۆیە بە قسەی ڕۆژنامەنووسانی کرد ئەو کاتە من زۆر جار لە دیبەیتە گفتوگۆکان دەمگوت با بین مناقەشەیەکی هێمن بکەین شرط نییە هەموو جارێ ئازادی یەکسان بێ بە باشە ئازادی هەندێک جار دەبێ مناقەشە بکرێ ئازادیەکە نیشتیمان وێران کە پیرۆزەکان وێران کە سیمبولەکان ناشرین کە یەک ئاشتی کۆمەڵایەتی تێکدا خوێندە ڕاگرێ دەبێت لە شوێنێکدا مناقەشە ئێمە لەو ئازادیین بە بەڵێ ڕادێک بڵێ دەبێت دەستخۆش کاک ئەحمەد دێمە لای بەڕێستان ئەمەوێت دەستپێکی گفتوگۆکەم لەگەڵ تۆیە ئەوە بێت کە بزانین ڕەوشی میدیا بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان چۆن هەڵەسەنگێنن کە بەڕێستان ڕۆژنامەنووسێکی بە ئەزمونن مەڵێ gelek memnûn destpêkê ez pîrozbahiya te dikem û pîrozbahiya hemî karmendit Kurdistan 24 kem pelkefta saliya da heftê ya Kurdistan 24 hîvî dikein giyanekê nî giyanekê nîtir hizreka vekirîtir têgehiştineka nîtir bû ka çi dibîte hewal çi nabîte hewal nêrîneka nî بۆ وتارێکە میدیایی یا نییە تایبەت me ve بۆ کوردستان 24 چینە ساڵە خۆ یا هەشتێدا ئەمری خۆی هەشتێدا سەبارەت ڕەوشە میدیا کوردی ئان کاریگەریە میدیا کوردی سەر هەرێما کوردستانê yani ez bînim dîtineka nêgetefane me dîtineka nerênî ya nebaş me bû karîgeriyet وتارا میدیایی کوردی سر روشا هرما کردستان یا هی الهمی جهه میدیا یعنی هندک التزامات هین نکمه یعنی یا گهشتی راده امشین بجین راده فوضایه که همی سنور یه تپراندین چند از بجم اف ناکوکیت نافبرا ده سالات و نافبرا اپوزیسیونی که کاریگریه که نرینی سر روش هرما کردستان هیا هر وسا و ترى میدیا یا کردیجی کاریگریه که خراب اول 30 ساله امشین بجین عمره قیناغا نیا راگهاندنا کردیا پشتی سرهلدانه نزدیک 30 ساله ام پشتی سرهلدانه اکثر هادینات ناف شورشکا راگهاندنه یا کردی دا شورشکا وکری شلای جمارهی و
هر حزبك بارتك درز ببيتن راديو تلفزيون وجريدة ومجلة همي دزقات راقاندني بخو فكرن بو 10 صالة ما أمدي قينا غضابين حتى ملالك يعني تربونك شلاي بيناري شلاي جماهير كرد بو وتارا ميديا يا كردي چه بوي امچنا قيناغه كادي تيرك وقيناغه دركت بجنه ميديا بلاين ان نيمچه بلاين ان وي خو حساب كر بلاين احتمال نه بلاين بيت صد بس نو بلايني عشان بجنه ميديا اهلي كوهات اي ميديا يجي شيا 10 ساله كاريگري بكت يعني الشمس ميديا كردي سي ساله دابش كما سي قيناغه ميديا حزبي قيناغه ميديا ناخل نافدا نافل خدا كبلان قيناغه ميديا خبري او تقليدا ستايل الجزيره وعربيه وبي بي سي وسكاي نيوز هات كو چند قناتك هاتن كو امشين بيجن 10 سال سي قيناغا ويبو اويش حتى رادك كاريگري خو هبو شيا خو بگيريت بس اوجي جماوري ما نوكل افرياما يعني تيربو شوي وتاريجي نوكام الداخلي قيناغا چاره بو 10 ساليا چاره كو قيناغا السوشيال ميديا كو همي كس مالا خو يبكر بتو كرنيت يبويا ميديا كار ويبويا يعني جماوري ميديا يجي كوي كاريگري يجي كدو كاريگري سريجي يات اتكرن هرك المالا خو هرك سرشول خو دزگاوي راگانديت بري كاويدا دي انت داري دي وتارا خويا ميديا يا وكي خويا هاي سوشيال ميديا تواني ويتي شويني ميديا بين راو بقريتو بنمونو بتلفزيون ما بسمه كاريگري سوشيال ميديا انه كي تي پرانديش تلفزيون يا تي پرانديش راديو يا تي پرانديش جريده يعني وكاريگري بس بسيار اوي اف كاريگري يا باشان يا خرابه فيلفت ام بسيار كاين يعني فوزاك ان اسنلقى الهند ماكو ام بيجين بندك يا سايا بين مثلا ازاديا سنوردار بكين نقصد من بس هجداري قالك جرينجا نكل امريكا وقت سروك امريكا ترامب وتراوي ان بوستت وي تويتت وي بوستت وي وقت بينما ترسي سر امن اجتماعي يا امريكا دزگاه را گاندن همه درگاه خلی گرتن تويتر فيسبوكي ميديا تيفي امريكا يتجرين حتى يتكون نزيكي ويجي نهلا اخفنا ترامب وسروكي كومارا سروكي امريكا بو نهلا اخفنا بين ميديا تشكو كاريگرك خراب سر روشا گشتي هبو نو كميديا ما يعني بارابتر كو كاريگرك خراب سر روشا گشتي سر روشا هولاتي سر روشا زيادة بويا ما ترسي سر هذا ما كردستاني تاويرا دي کسی که تپرورده کردن جبر و ترامي ميدياي کسی که تپرورده کردن نباری کردینی هیا نباری کردستانی هیا یلیویه کو سنور و ببن تقیید بچید پراویتش کرد کردستانی هوا کاریگریا و ترا ميدياي یا خراب ام گاندینه به کاغ احمد اما استعلم دو خدا پیوستی من بتش مدلی که تر لميديا هیا ياخذ الاساس بيوستی من بموديل که تر لميديا هیا تو باسی قناقی چواره متکر که سوشیال ميديا بله امت قيناغا چاره یا 40 سال یا امت چنت ناف عمري خوي 40 سالي دا ميديا كردي از بشتي سردان حسب كان بري سردان از بحث ناكم امت چنا 40 سال قيناغا 40 ساليه دا ام بگم عمري ما امت چنا 10 سال چاره دا كو قيناغا السوشيال ميديا وقيناغا كفكريا واحتمال حتى 10 سال دي يعني هر تلفزيون نمينيتن تلفزيون بريكت ما دابتن تلفزيون گیرفانه هاول وگاویجی امیت مقینا تلفزیون تپارند هر ملاقاتو بشه شاشه که تلفزیون دانه بس یا طامریه يعني نو حتى اكو قناتك فينا كافيجي بريك تلستار الترددات وات جارين وقاوي كاش خو زحمتنا ده تردد يجيب جار يتكاش قناتي نهايه يعني شوكو موبايلات ده همي تشتي پیداد بیت بصانهي امت دفيقينا خد عاد بيجي تشبيت اكرن تشتش هميا جرينتر كسد بربرس اوت هست بربرس سيارتيت كان ريك خراوت روجنا مفانينا حكمته وزارته روجنا مفانا يعني هست بربرس سيارتي پیدا كاين نكوي كسي كارت كد باري ميدياي دا ايكش بروبلمت جلك مازن ارشد جلك مازن اف كسي الباري ميدياي كارت كد هست بربرس سيارتي ناكت هست بندي ناكت انك اف فيفا اوت نفيسيتن او رستا اوت نفيسيت الفيسبوك چه کاریگری ده هبیتن ده شعور که ده هستی که ده دل که اشنیتن ده که آری نیتن دجیه دیتره يعني هست برپرسیارتینه يعني ارکه نوکل سرمخرکا
ام هر کش مجال خدا بتا پرورده کرن ام بتا پیزانیم گهنه کو چوا ده هست بر پرسیارتی کت و کتوی مجال کو کارت کت باره میدیا کردی دەست خۆش کاک ئەحمەد دەچمە لای بەڕێز ڕەحمان غەریب ڕێخەری سنتەری میترۆ لە ستودیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت بەڕێز ڕەحمان ئەم کاتتان باش سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان و خۆشحاڵم کە جارێکی دیکە لە بابەتێکی دیکەدا پێکەوە گفتوگۆکەین ئێمە دڵنیام کە ژێت لە میوانەکان بوو باسی ئەوەمان کرد کە ئەو ئازادی کە هەیە نەمانتوانی وەکو خۆی بەرجەستەی بکەین کاک ئەحمەد باسی لەواکە کە ئەو فەوزای دروست بووە ئێستا جۆرێک لە فەوزا دروست بووە کەویش کاریگەری سۆشیال میدیایە واتا بە شێوەیەکی گشتی پەیامە میدیایەکان بەباشی ناچنە لاو خەڵکەوانێ فەوزایەک لە میدیا دروست بووە بزانم هەڵسەنگاندنی تۆ بۆ ئەو دۆخە چیە لەسەر قسەی میوانەکانم دواتریش پێم خۆشە زیاتر لەسەر پێشێلکاریەکان لەگەڵ بەڕێستا گفتوگۆ بکەم بەڵێ پیرۆزە لە جەناب تو لە کوردستان بچوار بەبوونەی دامەزراندنیانەوە هیوادارم زیاتر گەشە بکات و لە پێشکەوتنا بێ لە پێناوی گەیاندنی حەقیقەت و گەیاندنی ڕاستیەکان بە خەڵک ڕێز و سڵاو هەیە بۆ هاوڕێکانم بەشداروانی ئەم بەرنامەیە خانم لە ساڵی 1990ەوە گە تەماشا بکەی ڕاستە ئەوەی کاک ئەحمەد باسی کردبن بە چەند قۆناغێکە لە پێشکەوتنی میدیایی تێپەڕێوین بەڵام ئەگە تەماشا بکەی کە لە ساڵی 90ەوە تاکو ئەمڕۆ ئێمە لە ئاستی تەشریعاتە هەندێک هەنگاوی گرنگمان ناوە بۆ ئەوەی کە میدیا ڕێک بخرێتەوە ئازادی میدیایی لە هەرێمی کوردستانە فراوان بکرێ حەقی هەنگاوی تەشریعاتی ئەوەیە کە 4-5-6 یاسا هەیە پەیوەندیدارە یاسای چاپەمەنی یاسای ڕۆژنامەگەری یاسای زانیاری ئەمانە کە هەر هەمووی پەیوەندیدارن بە ئازادی ڕادەربڕینەوە یاسای سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان 6 یاسایە ئەم یاسایانە هەمووی تەشریعاتن بۆ پێشخستنی بواری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان واتە ئێمە لە بواری تەشریعاتە قسووریمان نەکردووە ڕامکەینە سەر جێبەجێکردنی ئەم تەشریعاتە لە هەرێمی کوردستان یەکەم هەندێک یاسا تەزاڕوی هەیە لەگەڵ یەکتری یعنی ئێمە لە کاتێکە یاسای لە کاتێکە ئازادی ڕادەربڕین لە شوێنێکە ئەچێتە پێشەوە هەنگاو ئەنێ لە لایەکی ترەوە لە ڕووی تەطبیقەوە هەم ڕێگری بۆ دروستەکەین و هەم لە یاسایەکی تر بۆ نمونە لە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان لەوێەوە دیسانەوە لێسەنینەوەتە لە ڕووی تەشریعاتە هەم پێشکەوتن هەیە و هەم تەزاڕویش هەیە پێویستی بە ڕێخستنەوە هەیە ئەم مەوزوعانە ئەمە لە ڕووی تەشریعاتیەوە لە ڕووی ئەوەی کە ژینگەی باش لەبار بۆ ئازادیەکان لەوانیش ئازادی ڕۆژنامەگەری سیستەمی دیموکراسیە ئێمە لە سیستەمی دیموکراسیا لێکوێین لە هەرێمی کوردستانە یعنی ئایا سیستەمی دیموکراسی ژینگەیەکی باشمان هەیە و ئازادیش فراهەم کراوە کاک ڕەحمان هاوڕای لەگەڵ قسەکەیە بەڕێزیان بریکاری وەزارەتی ڕۆشنبیریە نا هاوڕان نیم ئێمە ژینگەی کاری ڕۆژنامە نووسیمی هەرێمی کوردستان ژینگەیەکی لەبار نییە و کاری ڕۆژنامە نووسی لە هەرێمی کوردستان پڕ لە ئاستەنگە پڕ لە پێشێلکاریە و یاساکان وەکو خۆیان جێبەجێ ناکرێن وەکەوەی کە یاسامان هەیە و نەبێ وایە لەبەرەوەی جێبەجێ ناکرێن و ئێمە کە قساکەین بە داتا قساکەین یانی لە هەرێمی کوردستانە 11 راپۆرتی سنتەری میترۆ هەیە ساڵانە لەسەر ئەم مۆزوعی ئەم بربەستانی کە لە بەردەم ئازادی ڕۆژنامە نووسیان ئەگەر ئازادی هاوڕانیت ئەوەمان بۆ ڕووبکەرەوە ئێمە دەبێت لەشکرێک لە ڕۆژنامە نووس هاتۆتە بوارێکەوە دەیان دەستگا و میدیای بینراوە بیسراوی دیکە هاتۆتە کایەکەوە کارەکەن ئەگەر ئەم ئازادیە نیە ئەمانە چۆن توانیویانە بێنە ناو وەسەتەکەەوە و دەست بکەن بە کارکردن تۆ بچانە یعنی کەس باسیەوەی نەکردو ئازادی نییە یعنی تۆ لە ماڵەوە دانیشتوی ڕادیۆی خۆتەیە تەلەڤیزیۆنی خۆتەیە جەریدەی خۆتەیە کە واڵەکەتە کە شیتیا بڵاوکەیت تۆ ینی کێ توانێت ئەمە ئازادیە لە من بسەنێتەوە ئەمە ئازادی هەیە ئێمە ناڵێن ئێمە بربەستەکانی بەردەم ئەم پێشکەوتنی ئەمە ئازادیە قساکەین ئێمە باسی مشکیلەکانی ئەەکەین یعنی ئەگەر مشکل ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستانە مشکلی نەبێ بۆچی پێش هەفتەیە 2 هەفتە کۆنفرانس کرا لەسەر ئەوەی کە بڵین ئەوەی کە پێوترە پلانی نیشتیمانی مافەکانی مرۆڤ
جێبەجێکرێت تەمانەوە باس لە ئازادی ژنی تایە باز لە مافی مناڵی تایە مافی کەمینەکانی تیا مافی ڕۆژنامەگەری تیا هەیە مافی زانیاری هەر هەمووی کۆمەڵە ڕاستپاردەیەکن کە ڕێکخراونە دەوڵەتەکان و ڕێکخراون ناوخۆیەکان لاوانە شاسەنتەری میترۆ کە کردوێتە بەردەم حکوومەت هەمووی ڕاستپاردن بۆ جێبەجێکردن و حکوومەتی شوێتی بەڵێ جێبەجێیەکەین لە ناو پلانە نێودڵکەواتە مشکیلە هەیە کەواتە گرفتمان هەیە ئەوە لەبەرەوەی گرفت هەیە ئێمە پلانێکماندانا بۆ چارەسەرکردنی و پلانە هەر مەسئولێکات سەر تەلەڤیزیۆن نەڵێ سلێما بڵێن کوردستانەکەمان بێ مشکلەیە و ئازادیەکەمان بێ مشکلەیە و ڕابڕۆ سەیری راپۆرتە نێودەوڵەتیەکان کەن ڕۆن تەماشایەوەکەن چۆن دیبلۆماتە نێودەوڵەتیەکان چۆن ڕەخناگرنانە ئاستی پێشێلکاریەکانمان پێ بڵێ بەڕێز ڕەحمان ئێستا لە چه ئاستێکدا پێشێلکاریەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان بە کورتی وەڵامیێمانم بەرەو سواس دەکەم ینی پێشێلکاریەکان نەوعەتی پێشێلکاری گۆڕانکاری زۆری بەسەرهاتوو ینی بەسەر ساڵی پار ڕەنگە مۆزوعی دەستگیرکردنی ڕۆژنامەنووس مۆزوعێکی کەمتر بوو بەڵام ئێستا دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بەکارهێنانی یاسای تر لە محاکەمەکردنی ڕۆژنامەنووسان و تەدەخلاتی هەندێک هێز لە مۆزوعی کەیسەکانی ڕۆژنامەنووسان یعنی لە برێەوەی کە پۆلیس بۆ نمونە کەیسی ڕۆژنامەنووسان بینێ هێزی تر هەڵەسێ بەم ئەرکە لەبەر یاسای ڕۆژنامەگەری لەگەڵیانە جێبەجێ بکرێ بە یاسای تر مامەڵیان لەگەڵەکرێ واتە مۆزوعی دەستگیرکردن زیایی کرد و مۆزوعی جاکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە پێدانی زانیاری هینی کردووە زیایی کردووە هەموو ئەمانە تەمان پێویست بەواکە کە ورد بینەوە لێ باس لە راپۆرتە نێودەوڵەتیەکان دەکەین لەم ساڵ یەک دوو راپۆرتێ ساڵی پار 12 راپۆرتە بووە لەسەر ڕۆژی مافی مرۆڤ و مۆزوعی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە کە هەر هەمووی جێگەی بایەخ بن ئەبێ بۆ هەرێمی کوردستان و حکوومەتەکەی بەڵێ ئەگەڕێمەوە لای بەڕێزت دەرفەتی زیاتر دەدەمێ دکتۆر کاروان سڵاوت لێبێ سوپاس بۆی کە ئەم شەو بەشداری لەگەڵمان خۆشحاڵم هەر بۆ زانیاری میوانەکان و بینەرەکانم من قوتابی دکتۆر کاروان بووم لە زانکۆ سوپاس دەکەم کە ئامادەی لەگەڵمان ئەم شەو بابەتەکە ڕوونە لای بەڕێزت و گوێبیستی میوانەکانمان بووی ئەمەوێ سەرچاوان دکتۆر ئەمەوێ باسی ئەوە بکەین کە با یەکسەر بە خوێنکار و قوتابیانی زانکۆ دەست پێ بکەم ئایا بەمانە دەوترێ ڕۆژنامەنووس یاخود بەکێ دەوترێ ڕۆژنامەنووس ئایا ڕۆژنامەنووس پێویستی بە ئەزمونێک نییە ئەو کات ناوی خۆی بنێ ڕۆژنامەنووس پێم خۆشە خوێندنەوەی تۆ بزانین بەڵێ سەرەتا من سڵاوم و جەنابت و بۆ هاوڕێیانی بەڕێزم هەیە خۆشحاڵم لەگەڵتانم لەم ئەم شەو پیرۆزبایی لە ستافی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم بە بۆنەی دامەزراندنی لە ڕاستیدان بابەتەی کە ئێستا بە قسە لەسەر دەکەین و برادران قسان لەسەر کرد و بابەتێکی زۆر گەرمی ڕۆژە دیارە خەلێکی یەکجار زۆر هەیە لەسەر ئەم بابەتە بۆیە بە تایبەتی چەند هەفتەیە کە تێبینی دەکەین کە کۆڕ و کۆبوونەوە و بەرنامەی تەلەڤیزیۆنی و باڵێن میدیایی زۆر لەسەر ئەم بابەتە دەکرێت ئێمە پێشەوە بێمە وەڵامی سەر بەوردی وەڵامی پرسیارەکە دەمەوە کە باسی ڕاگەاندن دەکەین ئەمە دەبێت سەیری پێکاتی کۆمەلگا بکەین بزانین پێکاتی کۆمەلگاکەمان لەکوێ خەلەلی هەیە لەکوێ تێک چووە چونکە هەموو ڕێکدانەوەی یەکترن هەمومان ئەمە ناکرێت میدیا جاکەینەوە لە ناو کۆمەلگا ئینجا بین لەسەر میدیا قسە بکەین واتە بە پاکێجێکی جیاواز سەبارەت بە پرسیارەکەشت من پێم وایە ئەوانەی کە لە زانکۆکانی کوردستان خوێندن تاوا دەکەن نەخێر ڕۆژنامەنووس نین ڕۆژنامەنووس ئەوەیە کە بە فعلی کاری ڕۆژنامەنووسی بکات و شارەزایی هەبێت لە کارە جیاوازەکانی ڕۆژنامەنووسی لە هەواڵنووسینە لە راپۆرت ئامادەکردنە لە کاری بێژەریە لەو هەندێکیان هەندێک لایەنی تەکنیکی کاری میدیایی لەبەرەوەی ئەوانەی کە لە کەناڵ باڵێن لە بەشەکانی ڕاگەاندن دەرەچن تا نەچنە بوارەکە ئیژ نەکەن پێیان ناوترە ڕۆژنامەنووس ئەوە بە دەرکە تۆ لە سۆشیال میدیا کە میدیای خەڵکە هەمومان هەموو هاوڵاتیەک ئەمڕۆ بۆتە وەکو هاوڕیانم باسییان کرد بۆتە بەرهەمێنەری دەقی میدیایی بە جۆرەکانی ئەمە جیاوازە بابەتێکی جیاوازە یان نابێت تێکەڵ بکەن لەگەڵ ئەوە بەڵام کاتێک کە تۆ پرۆفێشناڵانە ئیش دەکەی لە کەناڵێکی ڕاگەیاندن لە دامەزراوەیەکی ڕاگەیاندن و بابەتەکان بڵاو دەکرێتەوە و حسابی بۆ دەکرێت و خەڵک دەبینێ و خەڵک دەخوێنێتەوە لە دامەزراوەیەکی ڕسمی ڕاگەیاندن ئەو کاتێمە دەتوانن بڵێن ئەو کەسە ڕۆژنامەنووسە تەمان ئەویش کۆمەڵی پێوەری هەیە کە لە ڕووی کوالیتی و ئێمە دەبێت بابەتەکە هەڵسەنجێنین بزانین تا چەند سەرکەوتووە لە ڕووی پرۆفێشناڵیەوە خوێندکارانی زانکۆ
ئەمڕۆ کە خوێندن تاوا دەکەن بنەمایەکی زانستی و ئەکادمی پەیدا دەکەن ئەگەر چی لێرە و لێ ئێمە تێبینیمان زۆرە ڕەنگە وەکو پێویست نەبێت بەڵام هەرچۆنێک بە بنەمایەکی زانستی یاخود ژێرخانێکی زانستی و ئەکادمی لە ڕووی ڕاگەیاندنەوە پەیدا دەکەن بەڵام پێویستیان بەوەی بەڕاستی ئەزمونونەکە بە تەواوی ببینن تا ئەزمونونەکە نەبینن ڕەنگە ئامادە نەبن بۆ ئەوەی لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئیش بکەن. دەمانێت بزانین وەکو لایەنێکی ئەکادیمی چونکە لە قسەکانی بەڕێستانە هەر چوار میوانەکەم تێگەشتم لەوەی کە لە میدیای کوردیا فەوزایەک هەیە کەواتە ئێوە وەکو لایەنێکی ئەکادیمی ساڵانە چ توێژینەوەیەگەکەن چ بەدواداچوونێگەکەن بۆی ئەم فەوزایە ڕێک بخرێتەوانێت چۆن هاوکارن ئێوە؟ وڵا ئێمە لە کۆڕ و کۆبوونەوە لە سمینار لە زانکۆکان لە لایەنی توێژینەوە و لایەنی ئەکادیمیا هەمومان ینی بە پێی توانا و بە پێی بواری خۆمان ئیشمان کردو لەسەر ئەو بوارانە بەڵام کێشە چییە؟ کێشەوەی ئێمە ئەم توێژینەوانە چێ بەهێندی هەڵدەگرێت چێ دەخوێنێتەوە چێ سەیری دەکات ئێمە خۆمان لە مەجای ڕاگەاندن ساڵانێکی زۆر کارمان کردووە بەداخەوە میدیاکاری کورد من ناڵم خۆی بەشت نەزانێ بەڵام کاتێک کە دێتە سەر مەسلەی ئیشەکەی خۆی لەسەر و یاساوە دەزانێت خۆی لەسەر و ئەکادیمیا و زانست و بە شێوەیەکی گشتی خۆی لەسەر و ئەوشتانە دەزانێت لەبەرەوە تۆ کە لە ناوەندەکانی زانکۆ کاتێک کە توێژنەوەیەک دەکرێت یان کەم و کوڕی دەبێت لەوەی بە کەناڵەکانی ڕاگەاندن دەزەوان بگات یان خودی کەناڵەکانی ڕاگەاندن خۆیان هاوکار نین بۆ ئەوی توێژنەوە و بابەتی ئاکادمی زانستی لە ناوەندەکانی زانکۆکان ئامادە بکرێت لەبەرەوە سوودێکی ئەوتۆی نییە کاتێک ئێمە توێژنەوە دەکەن ئەو توێژنەوەکە دەکەن بەشی زۆری مام ینی شەهید تێدانە بۆ هەکبەی شخصی خۆمانە بۆ بەسبوونەوەی پلەی زانستیمانە بەڵێ بابا ئەم پرسیارە شەر ئاراست بکەم دواترە چمۆ لای بەڕێزان لە ستۆدیۆ کاک ئەحمەد دوایی وەڵامی ئەو پرسیارە بیتەوە بۆچی دەستگاکانی ڕاگەاندن هاوکار نین لەلایەنی ئەکادیمی وەکو زانکۆکان دکتۆر باسیەکە دکتۆر هەست ناکەن ئەو فەوزایی کە ئێستا لە سۆشیال میدیا دروست بووە ڕۆژنامەنووسی حەقیقی ون کردووە؟ وڵا بێگومان ڕۆژنامەنووسی حەقیقی تۆزێک ون بووە بەڵام ئێمە بیرمان نەچێ ینی لە چەند کۆبنەوەی ڕۆژانی ڕابردوش باسمان کرد کە کاک ئەحمەد خۆی لەوێ دانیشت بوو لە مێک دوو ڕۆژە یعنی هەست دەکەی ئاراستەیەکی بۆ سوکردنی میدیا ڕەسەنەکان ئەو میدیانی کە کەناڵی ڕسمین وەکو تەلەڤیزیۆنەکانە ڕادیۆکانە ڕۆژنامەکان و وێبسایتە معتەبەرەکانیش ئاراستەیەکی بۆ سوکردنی ئەم کەناڵانە لەبەرچی لەبەرەوەی تۆ کاتێک کەناڵی میدیایی کار دەکات کاتێک لەسەر گەندەڵی ئیش دەکات لەسەر نەبوونی پرۆژە و کەم و کوڕی و ئەو لایەنانە ئیش دەکات کاتێک کە دەسەڵات نایەت بە پیر ئەم هەواڵ و بابەتانەوە نایەت و چارەسەری ناکات و کەناڵی میدیاکە ئیهمال دەکات ئێمە دەبێتە دەردەدڵ یعنی وەکو خۆ خواردنەوە وایە هیچ سوودێکی ئەوتۆی نابێت لەبەرەوە ڕۆژنامەنووسی ڕاستەقینە هەر مەسەلەی سوشیال میدیا نیە سوشیال میدیا ئەمە هەممان دەزانین ینی کەناڵی هەمومانە من چەند کەناڵێکی سوشیال میدیام هەیە ئێستا وای لێ هاتووە هاوڵاتی پێویستی نەکی هاوڵاتی خەڵکی خۆش بەڕاستی پێویستی بە کەناڵ ڕسمیەکانی میدیا نەماوە بۆ ئەوەی بێت بابەتەکانی بڵاوکاتەوە بۆی ئیشی میدیایی بکە و هەتا دوایی بەڵام ئەوەی کە لە ڕاستیدا کاری ڕۆژنامەنووسگەری یعنی هەیبەت و گرنگجەکەی کەم کردوتەوە لە باخی کەم کردوتەوە ئەو باڵێن سێکتەرەکانی دەسەڵاتە من دەسەڵات بە وحدەیەکی کامل نایبینم یعنی تۆ چکە هەر شوێنێک دەسەڵاتی خۆی هەیە هەرگەڕەچێک ڕەنگە دەسەڵاتێکی هەبێت ڕەنگە کابراایەک زابطێک بێت بەرپرسێک بێت بەرپرسێکی ئەمنی بێت بە چاوێکی دژمکارانە سەیری کاری ڕۆژنامەنووسی دەکات سەیری ڕۆژنامەنووس دەکات ڕەنگە لە عەشیرەتێک بێت ڕەنگە ناوەندێکی پێدانی زانیاری بیت لە فەرمانگەیەک بێت کاتێک کە تۆ هاوکاری ڕۆژنامەنووس ناکەیت کاتێک کە چاو سوور دەکەیتەوە لە ڕۆژنامەنووس و ڕێگری لە بەردەم دروست دەکەیت بێگومان ئەمانە هەمویان دەبن بەردەست و ئەهەمیەتی نامێنێت لەبەر ئەوەیە کاری ڕۆژنامەنووسی ئەمڕۆ ڕەنگە لای خەڵک وای لێ هات لە بلۆگەرێک یا یوتیوبەرێک گرنگەکەی لە هەندێک قۆناغدا لە هەندێک قۆناغ و هەندێک کاتدا کەمتر بێت دەست خۆش دکتۆر پەیامەکەت گەیشت کاک ئەحمەد دکتۆر کاروان باسی لەوە کردکاڵێ ئاراستەیەکەیە بۆ سوکردنی میدیا ئەمە چییە بۆ چی ینی یاخود ناشرکردنی میدیا هۆکاری ئەمە چی یاخود خوێندنەوەی تۆ بۆ ئەم پەیامەت چییە ئەس طبعا یلگەل هزرا دکتوری ڕاستە ئاراستەیەکە هەی بۆ وەکی چاوە کێمکردنا یعنی انتیمای بۆ پێشمەرگاتیەک هەندێک خەڵک بێژن بۆ سەبەحسێ پێشمەرگاتکان کو مرۆڤ شەرم کە تەڤر بێشت ئەس پێشمەرگەمە مەثلا هەند سوک کردی هەمی تشت ناف مجتمعی مەدا ناف جیڤاکی مەدا وێگافکێ ئاراستەکە وسای هەی کو وەل دەستگای ڕاگەاندنێ بکەن و شەرم شخ بکەنان وەل ڕۆژنامەوانی بکەن و شەرم شخ بکات بێژێتن ئەس ڕۆژنامەوانم ئەف فەوزایە هەی
او اكشوان يعني اجرنا كو دزگاه روزنامه‌وانی آن روزنامه‌وانی راست روزنامه‌وان بیتن رز و تقدیر و رول خوی کاریگر نبینیتن هکر همی کس آن همی یعنی جماور بو راگاهاندن کار هکر همی بو خودان دزگاه راگاهاندن هکر دزگاه راگاهاندن هند مشابون هکر بو تارا میدیایی هند بربلاوه بو وجا یا خودان رز و تقدیر آن یا راست کو اوه فعلا هم بیشن اوه روزنامه‌وانه اوه ازمونه های آن اوه کاریگری های دیت ناف دا برزه بیتن از القلبه وکی مگوتی ام اسنشن بیشم ام ویت روزنامه‌وانا کم بکین ام هندك الغاء يعني الغاء هندك بكين يعني كانسل كاين هندك دزگات رانغاندن ان هندك راغاندن كرا اوا بيقولك سركفتي نابيتن اوا ماتريالك مازنو برفره يبدس ميديا كردي كاتينو كا ام دي چاوشين يعني مفاي جوي ماتريالي ورگيرين چاوا ديشين ماتريال خراب ولكن كو كاريگري نبيت چاوا ديشين ماتريال باش تشتكي سر آوا كاين فيت رولي زانكوية رولي أكاديمي كاسيت أكاديمي ما مستوى دكتور الله دزگاه كان راجعندن هاوكار مانين مدفيا بين بحث هندي بكم يعني قلاياوي جهي خدايا قلا هكا مفيتن أست هشياريا ميديا وميديا كار وروزنامه‌وانا بلينكم فيت بيوانديت باش من قال زانكوي هبن زانكوي جي بيوانديت باش قال ما هبن فقال ما كردستان 24 امي برف آراستك هوسات چين لو امي چين قال ما حدا كجيهانية روزنامه‌گري وكي ما حدا جزيرة حتى ده بسبورتوانا خبيرتوان الأصل برز كو بين القلمة نكو بين دوركي بجن بين قلمة بجين شش هيفال قلمة دوامي بكن مذيع باشترين مذيع وانا قال مذيع ما برو انتخار باشترين بروديوسر وال قال بروديوسر ما برو انتخار باشترين سوشيال ميديا كاري وان چالاقواني وایت مجال سوشيال ميديا چه درسته چه غلطه چه ودشم خوب پاريزم قال ما برو انتخار حتى بو ما ساله که یعنی اوه آرمان جامعه اوه به آست وتر خویا میدیایی آست روزنامه‌وانی خو آست دزگاه خو روزنامه‌وانی پیش بخین وگه پروبلم ما میدیا کردی نه اوه ما کم دزگاه را گاندنی تاین پروبلم ما اوه ما دزگاه باش نینن وید او دزگاه ما این باش بکید شلای کوالیتیه و شلای هشیاریه و شلای یعنی تکلیه بکین گر روزنامه‌وانت بسپور جهانی تریمی و بریوانا از گل آخفنا دکتوری ما کو پیوندی که باش نابینا ما وقت دزگاه را گاندنه و نابینا زانکو پیمانگاه را گاندنه یت کردستانه ما هبن او قطع خلالك لشوا بله خلالك هيا چکو فبتشيانك قطعك مقاطعك يا هاي دزگاه میدیای خو ماسترد بینیتش زانکوی خود ماستر بینیش دکتوری استاد جامعه چکو استاد جامعه ما مستای زانکوی دکتور پروفیسورت ما اوت بار میدیای دا یعنی چونکو برزنه اتناف هولت زانکوی دا نا این سرشاشه نا این وطار باغ و نا اشتابم ویسن و دزگاه میدیایی جی رو باکی سیدای گوتی روزنامه‌وانک دیتا سرشاشه دخو ماسترش یاسای بینید دخو ماسترش زانکوی بینید دخو ماسترش ما مستای زانکوی بینید وتا فراغ یک دروز بیتو هر دو لاین ضررمندن هر دو دزگاه میدیایی که دی آست نظم چید و دی کاریگری خراب کرد لای دیجی نایت رولوی هبیت ناوی دزگاه میدیایی دا از گل دکتوری ما کو ام ویت او آخفتم بحث کرد وقتی از اولی آخفتیم مگوتید ویت ام آست هشیاریا روزنامه‌گری و روزنامه‌وانی و دزگاه برز بکن چه دی برز کن یک شو هنگاوا پیوندی که باش ملگل زانکو و پیمانگا و اکادمیت مجال بار میدیای ده هبتن زور باشه یوادارم دکتور وڵامەکەی وەرگرت بێتەوانێ بەڕێستان بەڕێوەبەری گشتی دامەزراوەی میدیای کوردستان 24 و بۆ خۆش دەزانن یعنی ئێمە لە کوردستان 24 دەستگایەکی خەبەرین زانم چی دەبێتە هەواڵ لە میدیای کوردستان 24 پێوەرەکان چییە بۆ ئەوەی کە هەواڵێک بڕواچکە چەندان فلتەر هەیە لێرەوە کاتێک هەواڵێک دەچێتە سەر شاشە و بینەرەکان ئەیبینن زانم بەڕێستان باسی بۆ میوانەکان و بینەرەکان تشتت گەلێک خراپ یت میدیامەیە کوردیدا ما گوتی کاچت بتە دەنگ و باس و چنا بیتە دەنگ و باس وەکتور
دیوار گرین وک بیردوس وک روش آوا وک کتاب دهاتی کتابت اکادمی دا کو هگر هاتو سایکی لقک المدا نابیت دنگو باس هکا بس من لقک سایدا دبیت دنگو باس هر تشتکی نرینی بیت دنگو باس هر تشتکی عربيان بيجي مثير يعني دبيتا دنگو بس هر تشتكي يعني آلوزية پیدا کرد آن آلوزي بنا دنگو بس ويگا سبارت من والكردستان 24 از بجم دي ما ديتنا خويا تايبت هبيت كاد چيز بيتا دنگو بس چيز نابيتا دنگو بس هزرم استراتيجيا ما نيا كردستان 24 دا او تشتنك ما بيتا دنگو بس آن ام دي رومالا وي دنگو باسي كاين اوید برجواندیا گشتی دابید اوید برجواندیا حوالاتی کرد دابید اوید برجواندیا کردستانی بید گلک تشتی هی رومالاوی کاریگری خراب هی گلک تشتی هی رومالاوی ند برجواندیا گشتی دا نک من نابیت خبر جیبید نک من نابیت دنگو باز جیبیتن اس رومال ناکم من دویتن کردستان 24 ما وتاركا ميديايا تايبت ما وهبيت وتاركا نشتيماني بيت وتاركا يا خزمتا قشتي دا بيت وتاركا بيت وتاركا هستي روشنبيري هستي هولاتي كرد برز بكين وتارك بيت ارمان جامشي وتاري متمانه هولاتي بكرد وكردستان بزفرينين ولكن هولاتي كرد شانازيه بكد بيشت از كرد تواني وتانا مبكن كاغ احمد لميديا كردستان 24 وتواني وانا او بكين يعني اس ام هولدين ام بنقافت هافجين اركي قالك بزحمته يعني رايهم بزرا من اركي ميديا كار كرد زحمترين اركا اجا ام مقارنه بكين قال ميديا كار درفه من ازمنا من الجزيره وقتي بغد كنالك وكي جزيرة وقت رومالاوي بيت جدرفي يعني شواري دان جدرفي قطر وكي دولتك يعني دبي جرعتها يب جرعتها هاي يبو بيرانا تيت رومال بس وقت حدث روداو كاريجري خراب سرويها بيت يعني يمتردده يعني يبترسه خناها فيجيته مشكلة ما بروبلم ما ميديا كارت كرد ام ريدانا نافخويا كردستاني ام خو رومال كاين هر ام خو رومال كاين يعني قالك بزحمته مروف خو رومال كات كيماسيت خو كيشيت خو ناكوكيت نافخو ناكوكيا دا صلاتي بارتي اوبوزيسيون ناكوكيت ناف برا في سياسه مداري رومالا فان تشتا بريكا استفزازي ولكيكو هاولاتي كرد يعني دليوش همي تشتا راجبيت مدفتن افوتاره ما نبيت ما وتر خويا جواز هبيت كوت برجوانديا قشتي دابيت دس خوش كاغ احمد دكتور سالار بما لا برزت هم اماني كباسي كاين ولميجي شباسي ميديا كين اجتماعيه كري لهريمي كردستان بوشي امتا السنه مانتواني وببين خاوني ميديا كين اجتماعي ك منو كروجنا منوسك باركي كم لاني حكومتي دزانم اي وجوك وزاره روشنبيري بشكل لو حكومته بله والله زور بابت باسكرا بله من دموي ديسان باسي او كمواكا من نم قلت وقرف الدنيا وتوما جنگيشي لبار هي لكردستان استاج ديليموا جنگيشي لبار هي بو كردستان اگر روجنامه نوسان لقل حكومات لقل سنديكا لقل زانكو لقل نيواندكاني تري بيواندار بتوانين گفتگويشي هي من بكين لگفتگو كمان دا دسپيق نشتمان ببيني اما لا من زور گرنگ جاري حكومت خوي تواني ويتي بيروز كان نشتمان بكاته هيلي سور بله استا ديما سروا من دمي باسي اوج بكم او فوزاي كهيا ليله دمي زور راشكا وباسي اشتيك بكم لراپريني 1990 كوا اراديشي كردي وجوديشي كردي حكومتيشي كردي كبريائيشي كردي هيا ناحزان دجمناني ام وجوده ام اراده ام كبرياء قوميه كرديه كلا خاچي هرمي كردستان هيا شري بيدا فروشن باشتري شر لم زمن وزمينه بريتي لشري وشه شري ميديا شري وينا بويا برانبر بو اراده كرديه بموجوده كرديه هرتي ناحزي كردا هاتوا للرقي وشي كردي للرقي دستواجي كردي للرقي تلفزيوني ديجيتالي للرقي ميديا سوشيال شري ام اراده كرديه دكا بنمونه توجهك هي دجي زماني كردي ببردوامي توجهك دجي خدا ببردوامي توجهك دجي جن ببردوامي توجهك دجي تكوشراني ولاد ببردوامي انا بزماني كردي بله توجهك دجي اشتي كوملايتي اشتي سياسي
سیرکەن هەمووی بە کەرەسەی کوردی بە وشەی کوردی بە دیجیتاڵی کوردی من دەمەوێت بە ڕاشکاوی زۆر بە سەرەحەدە قسە بکەم و ئێمە بازی ئەم ڕاشکاویەشمان داوە زۆر جار شەڕیشمان پێفرۆشراوە بەڵام من لە ئێوە دەپرسم ئەو کاتەی پارتی و یەکێتی تەبا دەبن یەک کارگە لە وشەی کوردی لە سوسیال میدیای کوردی دێن دژی ئاشتی پارتی و یەکێتی ئیش دەکەن ئەو کاتەی بارزانی سەرۆکی هەرێم بوو جەنابیان لە شەڕەکان بوو چه شەڕێک بە بەڕێز مەسعود بارزانیەوە فرۆشراوە بابین بەس دیراسی ئەو قۆناغە بکەین هەمووی لەلایەن ڕۆژنامەنووس و قەڵەمی کوردی و وشەی کوردی و تەلەڤیزیۆنی کوردی ئەو کاتێک کە ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان بنمونە لەگەڵ بزنەوەی گۆڕان تەبا بووین سەیری هەموو ئەو مقالانە بکە چەند دژی ئەم ئاشتی و تەباییە ئیشیان کرد و ئەمە بۆ ژن هەر ڕاستە ئازادی ژن حڕیاتەکانی جوانی و جیلوەکانی چەند شەڕی پێفرۆشراوە ئەدەبی ڕاقی چەند شەڕی پێفرۆشراوە زمانی ڕەسەنی کوردی ئەم بە کللتورکردنی شەڕ و جنێ و دان و ئەمە ناحەزی کوردی لە پشتا ناحەزی کوردی لە پشتا ناحەزی کوردی لە پشتا بە پارەی ناکوردی بەڵام بە کەرەسەی کوردی هەندێک لە خەڵکی ناڕازیش لە نێوخۆ ئەرکی حکوومەت لێرە ئێستا دێ مەسەری هەندێک خەڵکی ناڕازیش لە ناوخۆ کە حەقیان هە ڕەخنەکانیان لە جێ خۆیەتی بەبێ ئاگا چوونەتە ناو ئەم فەزا پیسە و بەبێ ئاگا دەستێنە ناو ئاگایەکی سیاسی مخابراتی منتیقەی بۆ لێدانی ئەم جودە کوردیە بۆیە دەبێ ئێمە وریان بین ڕەخنەگریەکی گەرمیانی کچێکی زاخۆ گەنجێک لە سۆران کە ڕەخنەیان هەیە لە حکوومەت یاریمی کوردستان دەستیان خۆش بێ بەڵام دەبێت ئاگاییان بای ئەوە هەبێ نەچنە نێو شەڕەنا کوردیەکە بە ئیرادە وجودە کوردیەکە ئەمە ئاگای و هۆشیاریت چۆن بڵاوە حکوومەت یاریمی کوردستان با وەڵام بدەمەوە چکە زۆر حەزرێ وەڵامی ئەو پرسیارە حکوومەت یاریمی کوردستان بری پایەکی گرنگە بۆ خۆتان نەزانن حکوومەت یاریمی کوردستان لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیری لە ڕێگای سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دەستگایکی سەربەخۆیە بە قانون ڕێکخراوە لە ڕێگای ڕۆژنامەنووسانی دڵسۆز لە ڕێگای خەڵکی بە ئاگا بەردەوام لە لینک و پەیوەندیدایە و ئێستا ڕێنمایی کاری میدیایمان حاضر کردووە و ئێمە لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەردەوام لە خەتین بۆی بتوانین هێڵێکی باشی میدیایی نیشتیمانی دروستکەین و ئێمە ئێستا لە سەروبەندی دروستکردنی پرۆژەی یاسای دیجیتالین یعنی میدیای دیجیتالی دەمانێت ئەم وڵاتە چاکەین لە ڕووی میدیاییەوە طبعاً ئەرچی ئێمە لەم بوارەیە ئەمە چۆن چا دەکرێت نابێ یەک زەڕە لە مەبادئمان بۆ ئازادی بیرۆڕاکەم بکەینەوە نابێ یەک بست ئێمە ئازادیەکانی ڕۆژنامەنووسان چاپەمەنی میدیا کەم بکەینەوە ئێمە هەموو ئەو کارە دەکەین بۆی ئازادیەکی بێ هەڕەشە لەسەر کوردستان بمینێ وریابن ئازادیەکی بێ هەڕەشە لەسەر کوردستان نیشتیمان قازانج دەکات خاڵێکی دیکەت دەمەوێت باسی کەم سەرچاوی میدیا گرفتێکی زۆر گەورەیە ئەم میدیانەی کە ئێستا هەیە سەرچاوی میدیان کووە ئەمە زۆر مهمە بە قانون دەبێت ڕێکخراوە بەڵام قانون پشتێ خراوە کاکاروان قسەی زۆر جوانی کرد ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەکادمیا بە ئینفعالاتی سیاسی قسە نەکەین دەتوانین میدیا ڕێکخینەوە سەرچاوی میدیا گەنجێک دێ بۆەوەی تەئین بێ پاش دوو مانگ لە بینی مەغریب و ئیشایەک دەستگایەکی بۆ دادەمەزرێ بە پارەیەکی زۆر فاخیر و باش ئەم پارەی لەکوێ هات اینجا چی دەکا بینی پارتی یەکێتی تێک دەدا ناو یەکێتی معلوماتی زۆر باشە بۆ دڕدۆنجی یەکێتی دەدەنێ بۆی باڵەکانی یەکێتی بەگژێکدا بدە دەیەوێت لە سەروبەندی کۆنگرەی پارتی دەیان درۆ بڵاو دەکاتەوە من لێرە ژینەوەخانە یەکشت پێ دەڵێم ئێستا کۆنگرەی پارتیە هەموو ئەو راپۆرتانەی لەسەر کۆنگرەی پارتی 180 درۆیە چێ مەچینەی ئەم درۆیە چێ پارە بۆ مەچینەیە تەرخان دەکات لە پێناوچی ئەمە بۆ یەکێتیش ڕاستە بۆ گۆڕانی بە زمانی کوردی کار دەگرێت بۆ تێکدانی ئاشتەوایی مەبەستەوەیە بێگومان دەستخۆش بەڕێز ڕەحمان بابێمەوە لای بەڕێستان باسی ئەوە بکەین کە زیاتر پێم خۆشە لەسەر پێشێلکاریەکان هەموو ئەوانەی دەکرێت بەرامبەر ڕۆژنامەنووسان پێشێلکارین یاخود پێشێلکاریەکانی جۆری هەیە چونکە من ئەمڕۆ لە قسەیەکی بەڕێز تا گوێبیست بووم کاتێک ڕۆژنامەنووسێ گیرا بوو باسی ئەوەت کرد کە ئەم ڕۆژنامەنووسە چۆتە دەرەوە بۆ ئیشکردن هیچ باجێکی پێ نەبووە تا بناسرێتەوە کە ئەمە ڕۆژنامەنووسەکە ئەمە چۆن دەڵێ پێشنیارێکی جوان و باشە بۆ ڕۆژنامەنووسان دەبێ ئەوەی کە پێێتی ئەو باجێ بۆی پێی بناسرێتەوانێ هیچ کام لەوانەیە پێ نەبووە ئەکرێ ئێمە بە هەموو جۆرە پێشێلکارێک بڵێن و پێشێلکاری و هەڵای لەسەر دروست بکەین یاخود نەخێر چاوەڕێ بکەین کە تا بە دوواداچوو نەکرێ تا بڕیارە درێ ئەو کاتە ناوی بنرێ پێشێلکاری زۆر تاوە جارە پێش چاوی پرسیاری وەڵامی پرسیارەکەی بەڕێزە بمەوە ئەمێ بڵێم حەقەواز لە زمانی تەخوینکردن بێنین
و هەموو جیاوازیەک هەموو ڕەخنەیەک هەموو داخوازیەک بۆ فراوانکردنی ئازادی بە هین تەماشا نەکەین بە دژە نیشتیمان تەماشا نەکەین و دژە یەکێتی و دژە پارتیش بە دژە نیشتیمان و بە دژە کوردستان تەماشا نەکەین فەرقی نظامی سیاسی و فەرقی کوردستان بکەین ئەوەی کە ڕەخنە لە نظامی سیاسی ئەگرێ بەبەستی ڕقی لە کوردستان نییە کوردستانی خۆشەوە من لەگەڵ کاکە ئەحمەدم کە باسی کە دەست پێشخەری کرد وەکو کەناڵێکی وەکو خۆی بۆ بەرزکردنەوەی ئاسی و شاری کارمەندانی کە معادی جەزیری هێنا بەڕاستی من زۆر متابعەکەم و زۆر متابعی و هەنگاوانەکەم دەستخۆشی لێەکەم ئێمە ئەوەی کە ئەم جۆرە لە میدیای دروست کردووە میدیای کە چۆتە بە ناوی میدیای فەوزا تەماشاکرێ بە ناوی میدیای دژە هەرێمی کوردستان تەماشاکرێوانە زۆربەی لە ناوتۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە و پەیوەندی بۆ سوپا ئەلیکترۆنیۆ هەیە کە هەر لە سەرەتاوی کێتی و پارتی پارەیان بۆ هەڕەشت واتە ئێمە قسەمان لەسەر کرد و بەمێ بە سەراحەت قسە بکەم لەسەر مۆزوعە ئێمە وتمان یەکێتی و پارتی ئەم سوپای ئەلیکترۆنی کە دروستیەکەن دژی یەکتری و پارەی سیاسی تیا سەرفەکەن ئەمڕۆ ئێوە پارەکەی لێ ببڕن بەیانی دژە نیشتیمان دژە کوردستان و دژەکانی هەرێمی کوردستان و ناحەزەکان ئیسفادەیان لێەکەن چونکە قەزیەکە پارێ و پارە هەڕەشتنە و میدیای بەکرێگیرا و هەر کەسێک کرێکەی بە بۆ ئەوە ئیشەکە هەر کەسێک کرێکەی با بۆ ئەوە قساکە و گۆرانی بەسەر و هەڵەدا و دژی ئەم قساکە سەبارەت بە پێشێلکاریەکانیش خانم پێشێلکاریەکان پەیوەندیدارن بە ئەو مافهومتیازاتانەی ڕۆژنامە نووسان کە لە یاساکە هاتووە یاسای ڕۆژنامەگەری کە ئێستا خەڵک دژمنی زۆر بۆ دروست بووە بە ناویەوەی چاکسازی یاسایی یەکەین بە ناوی یاسای ڕێخستنی ئەلیکترۆنی دەرەکەین میدیا ڕێکەخینەوە هەر هەمووی کۆمەڵە عینوانێکن بۆ گەمارەدانی یاسای ڕۆژنامەگەری ئێمە لەو سەری هاتوونێتەوە مەوزوعە یاسای ڕۆژنامەگەری کۆمەڵە امتیازاتێکی ئاو بە ڕۆژنامە نووسان و ئەم امتیازاتانە ئەگەر هاتوو زەوت کرێ پێشێل بکرێ ئێمە بە پێشێلکاری تەماشاکەین هەر لە خۆمانەوە سێری هین ناکەین پێشێلکاری ناکەین وەڵ هەر ڕۆژنامە نووسێک گوتی پێشێلکاری بەرامبەر کراوە ئەمە بە پێشێلکاری بەڵام ئەو ڕۆژنامە نووسەی باسی کە دەستگیر کرابوو چوین بەرەو پیری مۆزوعەکەی و بزانین مۆزوعەکەی چییە دەرکەوت یعنی بە قسەی ئاسایش بۆ ئەوەی کەوتی بەڵێ کاک ڕەحمان باسی ئەو بکە کە بزانین یاسای ڕۆژنامەگەری هیچ کەم و کورتی تێدا نییە و هەر کاتێک دەست ببرێ بۆ ئەو یاسای هەڵای لەسەر دروستە بێ نەخێر ئێمە ئێستا بە باشترین یاسای زانین نەک لە هەرێمی کوردستانە نەک لە عێراق بەڵکو لە ناوچەکەیش وێنەی نییە هەم یاسای ڕۆژنامەگەری هەم یاسای مافی زانیاری بەڵام پێمان وایە ئەو کەس ئەو هێزانی کە دەنگیان بەم یاسایەوە ئێستا پەشیمان بوونەتەوە لەو دەنگانە چونکە بە پێچوانی ئەوە سلوکیان تەسەڕوفاتیان و جێبەجێکردنی یاساکە و دەستخۆشکانی یاساکان شکڵی لە پەشیمان بوونەوە هەیە دەستخۆش چەند کاتێکم ماوە دقەیەک ئەیەمە دکتۆر کاروان دەمێت پرسیاری ئەوە بکەم بزانین تا چەندە کەناڵەکانی ڕاگەیاندن توانیویانە ئیتیکی کاری ڕۆژنامەوانی و میدیایی لەبەرچاو بگرن لە کاتی ئەجێبەجێکردنی ئەرکەکانیان وڵی منیش پێشەوەی وەڵامی پرسیارە دەبم دیجیتاڵی هاتە ئاراوە من تەمە خۆم دژی من خۆم دژی ئەم یاسایم هەر دژی ئەوەم ئەسڵەن پەرلەمانی کوردستان لەم قۆناغی ئێستادا لەبەرەوەی پەرلەمانێکی زۆر کامل نییە دژی ئەوم کە یاسا دەرکرێت لە پەرلەمانە چونکە بەڕاستی یاسا خەڵکیشی دەوێت کە زۆر شارەزار بێ بە زۆر بەوردی ئیشتێدا بکەن جارێ سوشال میدیا بەتابەتی خۆی میدیای خەڵکە یعنی تۆ کاتێک کە دێ یاسایش تایبەت دادرێن بۆ میدیای خەڵک ئەمە کێشەکە زۆر قوڵتر دەکاتەوە ئەگەر ئەمە شتێکی باش بایە هەموو ئەوروپا یاسایان دادەنا بۆ میدیای باڵێن سوشال میدیا لەبەرەوە ئەوان دایانناوە هەندێک وڵات دایانناوە کە ڕەنگە سروشتیان زۆر جیاواز بێت لەوەی کە ناڵێن ئێمە دیموکراسی ناڵێن ئێمە ئازادی ڕادەربڕین 100% بۆ ڕۆژنامە نووسان و بۆ هاوڵاتیان دەستەبەر دەکەین چونکە تۆ دەتوانی لە ڕێگەی یاساکان یاسابەرکارەکانی تر یاسای سزادانە یاسای هەڕەشەیە یاساکانی ترە مامەڵە لەگەڵ ئەم جۆرە یاسایی بکەیت و بیکەیت بە بەشێک لە
با بڵێن سێکتەرەکانی ناو کۆمەلگا سەبارەت بە پرسیارەکەشت بابەتی ئێتیکبوون لە کەناڵەکانی ڕاگەیاندن بەڕاستی ئەمە یەکێکە لە کێشە هەر گەورەکان یعنی نائێتیکی لەوە دەست پێ دەکات کە بەش لە کەناڵە ڕسمیەکان کەناڵە ناودارەکان هەواڵی فێک دروست دەکەن هەواڵی ساختە دروست دەکەن هەواڵی ساختە هەر ئەوەنی هەواڵەکە 100% درۆ بێ بەڵام زانیارێکی داڕێژراوە زانیارێکە مەسوولێکە پێیان دەدات اینجا لە سوشال میدیا بڵاو دەکرێتەوە اینجا لە ڕێگەی کەناڵە ڕسمیەکان باڵێن بایەخی پێدەدرێ خەڵکیش لە نەزانیمان ئێمە خەڵکی لە نەزانیمان لە ناوشاریمان دێنجارشتر ئەم هەواڵانە شێر دەکەینەوە دووبارە بڵاوی دەکەینەوە و قەناعەتیش پێ دەکەین یعنی نەبوونی وشیاری لە ناو کۆمەڵگەیەکی وەکو ئێمە وای کردووە بە بچووکترین هەواڵی ساختە لە کەناڵەکانی ڕاگەیاندن هەڵبخەڵەتێن و تووشی چاواشەکاری بین جگەلەوە لە مەسەلەی بابەتی ڕووماڵکردن ڕووداوەکان یعنی هەموو بینیمانە چەند جار ئەو حاڵەتانە دەبین لەناو تەعزیەیەکە لە کاتی کارە ساتێکە کە کامێرا دەچێتە سەر قوربانیەکە دەچێتە سەر کەسوکاری قوربانیەکە بە شتێکی زۆر ئاسانی پرسیاری لێ دەکە هەستت چۆنە یاخود هەست بەچی دەکەی نازانم چێ لەدەستداوە یعنیمانە بەڕاستی کارە ساتن نەکەر ئەوە ینی تۆ تەختێکردنی بازە تەختێکردنیش بێنە سەیری زۆرم پێ خۆشە برابەرزم دو تۆ سالات لێرێ لە وەزارەتی ڕۆشنبیری یعنی سەیری کەناڵەکانی ڕاگەیاندن کە ئێمە وا دەزانین بەس ماچکردن لە مسلسلەکان لە دراماکان چێشەیە تۆ سەیری ئەم درامایانە بکە کە ئێستاش درامای هندیە درامای تورکیا سیرکە کە بڵاو دەکرێتەوە لە پەخش دەکرێت لە کەناڵەکان ڕای بزانە ئاستی کێشەکانی ناو کۆمەڵگەی چەند زیاد کردووە بزانە چی لە خەڵک کردووە چی لە منداڵ کردووە منداڵی فێری یعنی لە پرسیار لە منداڵ دەکرێت دەتێت بیبی بەچی لە داهاتوو ماتۆر دەکڕم تەسیری فیلمی هندی و تەسیری مسلسلە تورکیەکانە فێری کێشە کردە ناو کۆمەڵگە فێری درۆی کردووە فێری درۆ لەگەڵ باوک درۆ لەگەڵ دایک لەگەڵ خوشک برا لەگەڵ منداڵ لە بینی ژنومێرد یعنی ئەوانە تۆ ئەمانە لە مەودایەکی نزیک دەرناکەوە کاریگەریەکەی لەسەر کۆمەڵگا تۆ بەڵام 300 حەڵقە 400 حەڵقەی مسلسلێک لێ دەدەی ئەو هەم خەڵکە بەرامبەری سەیری دەکات تەماشا دەکا کە بە کوردیە بە کوردی سەیری گوێ لێ دەگرێت تێی دەگا کاریگەری لەسەر هەموو ئەندامەکانی خێزان دروست دەکات بەوە ماڵی کوردی وێران بووە ئەمەش ئەم وێرانکاریش هاتوۆتە سەر ماڵ وێرانەکەمان لە بواری پەروەردە و زانست و ئەوە سیاسەتیش لەلایەشترەوە هەموو بێکەوە وای کردو بەڕاستی سێکتەرەکە زۆر سپاس دکتۆر سالار زۆر بە کورتی وتت وەڵامێکم هەیە بەڵام هیچ کاتم نەماوە یەک سانیە من دەمەوێت ئەوە بڵێم کاک ڕەحمان باسەوەی کرد کە پەشیمانبوونەوەیەکەیە من لێرەوە دەمەوێت بە ڕاشکایی پێی بڵێم پەشیمانبوونەوە نییە سوورین لەسەر و یاسایە فراوانتری دەکەین ئازادیەکان باشتر فراهەم دەکەین بەو مەرجەی کوردستان قازانج بکەین دەستخۆش سپاس بۆ هەرێک لە بەڕێزان دکتۆر سالار عوسمان بریکاری وەزارەتی ڕۆشنبیری هەروەها بەڕێز ئەحمەد زاویتەیی بەڕێوەبەری گشتی کوردستان 24 گەلێک سپاس بۆ بەڕێستان دکتۆر کاروان عەلی مامۆستای زانکۆ و هەروەها بەڕێز ڕەحمان غەریب سەنتەری ڕێخەری سەنتەری میترۆ سپاس بۆ میوانەکانم کە بەشدار بوون لەگەڵمان دەستان خۆش بێت سپاس بۆ هەموو لایەک بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەم شێوەیە ئەم گفتوگۆ تایبەتەمان بە ڕەوشی میدیا لە هەرێمی کوردستان کۆتایی هات بەو هیواین کە بتوانین لە داهاتوو تا هەموو ئەم گوتارانە ببێتە کردار بۆ ئەوەی میدیای کوردی ئەگەر کەمێکیش بێ هەنگاوێکیش بێ بەرەو پێشەوە بچێ و ئێوەش هەر شاد و بەختەوە بن